هەروەکو ئاماژەشمان پیایەتی پێغەمبەر دووری خۆی لێبێ بە بەرزی ڕاگیری و مسلمانان لەم ڕۆژەیە پەیامەکەی و هەروەها چۆن بتوانین ئێمە پێکەوە ژیان دروست بکەین و لە هەمان کاتیشا هەمیشا پەیامەکانی پێغەمبەر دووری خۆی لێبێ بۆ ئەوەیە بۆ مرۆڤایەتی پێکەوە ژیانە و بتوانن ڕێزی یەکتر بگرن و چەندین بابەتی تریش و ئێمەش چەندی چالاکی جۆراجۆر ئەنجامەدرێ و ئێستا ئێمەش بەتایبەتی وەکو هەرێمی کوردستان هاوکاران بینیمان لە کورسانی زۆر ڕاستەخۆ لە شاری هەولێری خۆشەویست کە مەولوی پێغەمبەر پێکرێ و ئێستاش لەسەر شاشە ئیبینی کە مسلمانان کۆبوونەتەوە لە بەردەم مزگەوتی گەورە بە شێوەیەکی گشتی مامۆسایانی ئاینی پەیامەکانی پێغەمبەر درودی خوای لێبێ جارێکە دووبارەکەن بۆ مسلمانان و پێکەوە ژیان و لە هەمان کاتیژا چەندین شیرینی و لە هەمان کاتیشا هەوڵە درێ کە هاوڵاتیان جارێکی تر یارمەتی یەکتر بن و بتوانن پێکەوە ژیان بێت و ئێمەش بە گرنگمان زانی کە بتوانین لەسەر ئەم بابەتە یاخود لەسەر ئەم یادە پیرۆزە گفتوگۆ بکەین بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر عیرفان ڕەشی کە مامۆزانای ئاینیە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستاژیان زۆر بەخێر بێت لە بەڕێستان لە سەرجەم مسلمانان پیرۆز بێت جەنابیشتان پیرۆز زۆر سپاس من پێم خۆشە سەرەتا لەوە دروستکەین یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای دەبێت چۆن بە بەرزی ڕای بگرین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و پیرۆزبایی لە تەواوی مسلمانانی جیهان و کوردانی هەر چوار پارچەی کوردستانەکەین بەم بۆنە پیرۆزەوە مێدەواری نیادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بێتەمایی خێر و خۆشی بۆ هەموودایە لە ڕاستیا لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم وەرشەرخانێکی گرنگە لە مێژووی مرۆڤایەتیە چونکە لە سەردەمێکا کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەدایک بووە و گەورە بووە و گەشەی کردووە مرۆڤایەتی بە هەموو بەهاکانی مرۆڤایەتی لە هەموو بەهاکانی مرۆڤایەتی داماڵراوە واتە لە ڕووی ئەوەی کە ئافرەتێک کەس لەبوونی خۆی بکە گەنجێک کەس لەبوونی خۆی بکە بنەماڵەیە کەس لەبوونی خۆی بکە شیرازەی مرۆڤایەتی لە ناو کۆمەڵگادا نەماوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بە پەیامە پیرۆزەکانی بە هەنگاوە پیرۆزەکانی ئەو بەها پیرۆزانی گەڕاندەوە بۆ کۆمەڵگا و گەڕاندیەوە بۆ هەموو تاکەکانی مرۆڤایەتی بۆیە لەم سۆنگەیەوە گرنگە و بەواجبی ئەزانین هەموو کەسێک لە ئاستی خۆیەوە خۆشحاڵی خۆی دەربڕێ کە خۆشحاڵی دەربڕینی ئینسان بە یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ واتە لە دایکبوونێکی نوێ بۆ هەموو مرۆڤایەتی زۆر باشە پرۆفیسۆرەمە قسە لەسەرەوە بکەین چەندە گرنگە ئەم یادە بکرێتە دەرفەتێک بۆ پێکەوە ژیان بەتایبەتر لە هەرێمی کوردستانە قسەی لەسەرین بەڵێ پێغەمبەری ئێمە درودی خوای لەسەر بێ یەکێک لە هەنگاوە پیرۆزەکانی لە مەدینەی پیرۆزا کە کۆچی کرد بابەتی پێکەوە ژیان بوو ئێمە گەر تەماشای ژیانی پێغەمبەری ئەکرەم بکەین صلی الله عليه وسلم لە مەدینەی پیرۆزا چەند ئاینێکی تێدا بووە جوولەکەی تیا بووە گاوری تیا بووە بێبڕوای تیا بووە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کە دەستوری مەدینەی نووسیەوە لە 57 خاڵە زیاتر لە نیوەی خاڵەکان بە بەرژەوەندی ئاینەکانی تر بوو کە ئەمەش گرنگی لەوەدایە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ گرنگی داوە بە پێکەوە ژیان تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دراوسەی جوولەکەی هەبووە کاتێک کە ئاژەڵی سەر بڕیەوە بۆ خێرفەرموویەتی یەکەمین کەس لە دراوسێ جوولەکەکەمانەوە دەست پێ بکەن بۆچی بۆ ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگی بە مرۆڤایەتیاوە یعنی چەقی کارکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەوهەری کارکردنی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لە بابەتی مرۆڤ سالاریا بووە کە ئەبێت لە کۆمەلگادا مرۆڤ سالار بێ بە جیاوازی ئاین بە جیاوازی ئایدۆلۆژیا بە جیاوازی بیرکردنەوە ئەم مرۆڤە خۆی ئازادە چۆن بیر ئەکاتەوە لەبەر ئەوە بە هەمووشی بەیەکەوە کۆمەلگا پێکەێنێ ئێمە پێویستە پێغەمبەری خوا وا فێری کردوین صلی الله عليه وسلم سوود لە توانای مرۆڤەکان وەربگرین بۆ نمونە کەسێک کە ئاینێکی تری هەیە جگە لە ئاینی پیرۆزی ئیسلام بەڵام لە کۆمەلگادا تاکێکی سوود بەخشە ئێمە ئەبێت دەستی برایەتی بۆ درێژ بکەین و پەیامی ئاشتی ئاراستە بکەین وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامی ئاشتی ئاراستی تەواوی مرۆڤایەتی کرد و ئومەتەکەی لەسەر ئەوە پەروەردە کرد کە هەمویان خاڵی پێکەوە ژیان بکەنە خاڵی سەرکەوتنی خۆیان لە کۆمەلگادا
مامۆستا یەکێ لەو پەیامە گرنگانە یەکسانیە، ینی هاوسەنجیە لە نێوان هەموو چین و توێژەکانە، لە نێوان دینەکانی ترە. ئێمە ژۆک و میلەتی کورد چەندین دینی جیاوازمان هەیە، بەڵام هەر لە باو باپیرانمانەوە بەم شێوەیە هاتووە و ڕێزی دینەکانی کەشگیراوە. ئەم یادە پیرۆزە تا چەند پەیوەندی بە میلەتی کوردەوە هەیە؟ لە ڕاستیە ئەم یادە پیرۆزە میلەتی کورد داهێنەری ئەم یادەیە. بەڵێ، یعنی مێژوو بەمان باسەکە سوڵتان مزەفەر لە هەولێرە کە یادی لەدایکبوونی پێغەمبەر بۆ دروست وەکو ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 12 ڕەبیع الأول 10,000 زانای لە وڵاتانەوە دعوت کردووە. لە وڵاتی ماوەڕاء النەهەر 10,000 زانای دعوت کردووە. ئەم فیستیڤاڵێکی هەفتانە بۆ چەند ڕۆژێکی پێچووە. یعنی ئیبن کەثیر لە مێژوەکە باسێکاڵێت 10,000 سەر مەڕی سەر بڕیوە، 10,000 مریشکی سەر بڕیوە و هەر کەسێک توێژینەوەی کردبێ ئەو سەردەمە کورد بیری لای ئەم سەقافەت و پێشکەوتنە بووە. هەر کەسێک توێژینەوەی کردبێ خەڵاتی کردووە، هەر کەسێک هەر بەشدار بوو بێت لە وڵاتانی ترەوە خەڵاتی کردووە. زۆر بەداخەوە کە تاوەکو ئێستا ئێمە وەکو کورد نەمانتوانیەوە ئەو هەلە بقۆزینەوە ئەم داهێنانی کە باوباپیری ئێمە سەدان ساڵ لەمەوە پێش کردویانە، ئێستش ساڵانە بیکەینە فیستیڤاڵێکی گەورە لە دەرەوە زاناکان دعوت بکەین، کەسایەتەکان دعوت بکەین لە پایتەختی هەرێمی کوردستانە. ئەم فیستیڤاڵە جارێکی تر بە گیانی بسەلمێنینەوە ئەوە ئێمەی کوردین خۆشەویستیمان زیاترە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوە ئێمەی کوردین سەدان ساڵ لەمەوە پێش 300,000 دیناری خەرج کردو وەکو ئیبن کەثیر باسێکە 300,000 دیناری نزیکەی 700 ساڵ لەمەوە پێشە بێت چ مەبلەغێکی گەورە بوو بێت. لەبەر ئەوە گرنگە ئێمە ئەو هەلە جارێکی تر بقۆزینەوە و بیکەینە فیستیڤاڵێکی جیهانی نێودەوڵەتی ساڵانە لە هەولێرە هەفتەیەکی پێ بچێ، کەسایەتی ئیسلامیەکان و کەسایەتی تەنانەت غەیرە ئیسلامیەکانیش دعوت بکەین، ئەوانەی کە بە وجدانەوە باسی پێغەمبەری ئەمەکەن لە مەسیحیەکان لە جوولەکەکان دعوەتیان بکەین، توێژینەوەکانیان تەقدیم بکەن، پێشکەش بکەن بۆ ئەوەی ئێمە وەکو کورد ئەو ڕاستیە بۆ جیهان دووبارە بکەینەوە کە پێغەمبەری ئەمە پێغەمبەری ئاشتیە، پێغەمبەری یەکسانیە، پێغەمبەری پێکەوە ژیان. بەڵێ پرۆفیسۆر، ئەمڕۆ کە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێە جەژنێکە بۆ موسڵمانان، ئەوەی کە لەسەر موسڵمان گرنگ بێت لەم ڕۆژە ئەنجامی بات چییە؟ ئەوەی کە پێویستە لەم ڕۆژەدا ئەنجام بدرێ هەری ئاشتی بەرپاکردنەوەیە. ئێمە بتوانین تاکەکانی کۆمەڵگا جارێکی تر یەکتری ئاشت بکەینەوە و بتوانین لەو نیعمەتەی کە خوا پێبەخشیوین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی فەقیر و هەژار بگرین. هەر کەسێک لە هەر شوێنێک نەخۆشێک هەیە لە نەخۆشخانەیە لە ماڵەوە پێویستی بە ئێمەیە هاوکاری بکەین و ئەوەی کە لە توانامانە هەیە لە دڵخۆشکردنی خەڵکی تر لەم ڕۆژەدا بە ئەنجامی بگەینین کە لە سەروی هەمووشیانەوە ئەوەیە کە ئێمەی کورد یەکتری ئاشت بکەینەوە، چونکە بە یەکڕیزی و بە تەبایی کە پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانین بگەینە ئاوات و ئامانجەکانی خۆمان. باشە مامۆستا، لەم ڕۆژە پیرۆزەیە تا چەند گرنگە هەمیشە کراوە، بەڵام لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی ئەو بارودۆخی ڤایرۆسەوە لەوانەیە کۆڕ و کۆبوونەوەکان کەمتر بوو بێتەوە، بەڵام لە ئێستا لەم ڕۆژەیە تا چەند گرنگە هەر لە خێزانەوە دەست پێ بکەین کۆڕ و کۆبوونەوە کە بێ خوانێکی باش دروست بکرێ، ڕۆژەکە بە پیرۆزی ڕابگیرێ. ئەگەر ناکۆچیەکە بێ لە نێوان خێزان لەم ڕۆژەیە ئەو ناکۆچیە نەمێنێ کە ڕۆژێکی پیرۆزە و بتوانین بیکەینە ڕۆژێکی ئاشتی بوو هەموو لای. ئەوە قسە پرسیارێکی زۆر جوانەوە تاقێکی زۆر جوانە. لە ڕابردووە ماڵەکانی کورد بەو شێوەیە بوون. لە شەوی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ خوانی خۆشیان لێناوە، بخوردیان سووتاندووە و یەکتریان ئاشت کردوتەوە. گرنگە ئەم ڕۆژ ئێمە بە هەمان نەفەس کار بکەین، بە هەمان هەنگاوی ئەوان و بە شوێن پێی ئەوانە پێ بە پێ بڕۆین. لەوەی کەوا ئەگەر دراوسێکمان زویر کردووە، خزمێکمان زویر کردووە، کەسێکمان زویر کردووە، ئاشتی بکەینەوە، چونکە خودی پێغەمبەری ئێمە پەیامەکانی بۆ ئەو کایانە بووە. لەبەر ئەوە ئومێد دەکەین کە ئینشاءڵڵا لەو ڕۆژانە کە بە مانگی مەولود کورد ناوی ناوە مانگی مەولود کە ناوێکی زۆر جوانە هەر کوردی ژەوەی داهێناوە لە ڕاستیە مانگی مەولود بکەینەوە، مانگی خۆشەویستی و پەخشکردنی خۆشەویستی چ لە ڕێگەی ڕاستە و خۆ یاخود لە ڕێگەی سۆشیال میدیاوە بتوانین ئەو پەیامە پیرۆزانە بە هەموو شوێنێک بگەین. مامۆستا، ئەمەش هاوشێوەی جەژنەکانی کە کورد هەمانە، وەکو جەژنی ڕەمەزان، جەژنی قوربان. ئەم ڕۆژ جەژنێکە کە ئێمە لە ماڵەکانی خۆمانە وەکو دایک و باوک وەکو گەورەکان لەوانەی مناڵەکانمان نەزانێت چییە، بەڵام ئەتوانێت لە ڕێگەی خوانەکە و لە بەرکردنی جلوبەرگێکی جوان و پێکەنین لەگەڵ یەکترا تێی بگەیەنیت کە ئەم ڕۆژە چەند پیرۆزە بۆی کە لای ئەم منداڵە لەگەڵ پەروەردەبوونیە ڕێز لەم ڕۆژە بگرێت و هاوشێوەی جەژنەکانی کە توانێت یادی بکات. ئەوە بەشێکە لەو پەروەردەی کە ئیسلام داوای کردو لە هەموو باوکودایکە کورتەیەک لە ژیانی پێغەمبەری ئیسلام فێری مناڵەکەی بکات. گرنگە لەسەر وتەی جەنابەت کە باوک و دایک باسی ئەومان بۆ بکەن ئەم پێغەمبەری ئێمە ناوی محەممەدە کوڕی عەبدوڵڵایە،
لە مەککە لەدایک بووە لە مەدینە کۆچی دوای کرۆ دواهەمین پێغەمبەری سەرڕووی زەویە کە خۆی پەروەردگار نردوێتی پەیامی ئەم پێغەمبەرە پەیامی خۆشەویستیە بۆ تاکەکان ڕێنوێنی کردوین هەموو کارە باشەکان بکەین دوور بکەینەوە لە هەموو کارە خراپەکان ئەمە لە چوارچێوەی بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پەروەردە تکای کردووە لە باوکو دایکەکان کە بەو شێوەیە پەروەردەی مناڵەکانیان بکەن کە ئومێد دەکەین لە ئێستاشدا باوکو دایکەکان بە هەمان شێوە مناڵەکانی خۆیان لەسەر ئاشناکردن بە ژیانی پێغەمبەر حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم ئاشنا بکەنەوە و بە خۆشەویستی ئەو پێغەمبەرەوە گەورەیان بکەن و بیان ژیان و بیان خەنە ناوەندەکانی فێرکردنەوە. بەڵێ مامۆستا بۆ ئەمڕۆ کە یادی لە دایکبوونی پێغەمبەرمان موحەممەدە درودی خوای لێبێ ڕەنگە زۆر کات چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ نمونە ساس بکرێت و بکرێتەوە بەڵام بۆ هی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەم ساڵ چۆن ئەم یادە بەرزەنن خێنێت چالاکیەکەیە کە ئەمڕۆ ئەنجام بدرێت. لەڕاستیات چالاکیەکان کە بە ئەنجام بگەێنرێ پێویستە بەڕەچاوی بارودۆخی تەندروستی خەڵ بکرێ ئێمە داوامان ئەوەیە کە لە هەر شوێنەکە یادی لە دایکبوونی پێغەمبەرەکرێتەوە درودی خوای لەسەر بێت چ مزگەوتەکان بن چ لە دەرەوەی مزگەوتەکان بن ڕێنوێنی تەندروستی جێبەجێ بکرێ ئەوانەی کەوان نەخۆشن بەشداری ئەو کۆڕ و کۆبوون و چالاکیانە نەکەن لە ماڵەکانی خۆیان بمێننەوە بۆ ئەوەی کە ئێمە بەهۆی یادێکی پیرۆزەوە خەڵکی دووچاری نەخۆشی و ناڕەحەتی نەکەین بەڵکو لە ڕاستیە ئەبێ ئەم یادە بکەینە شیفای دڵ و دەرونی تاکەکانی کۆمەلگا و بیکەینە ئارامیەک بۆ هەموو تاکەکان لە کۆمەلگادا. زۆر باشە مامۆستا لەم جەژنەیە لەم ڕۆژە پیرۆزەیە تا چەند گرنگە مسلمانان ئەوانەی کە لە ڕووی ئابوووریەوە ئابوووریان باشە و پارەیەکی باشیانێ و کەسانێکیش هەیە پێداویستیانێ وەکو بە ڕێزیش ئاماژە و پێیان نەخۆشیانێ یاخو کەم درامەتن لەم ڕۆژەیە بتوانن دەستی هاوکاریان بگەێنێ یان کۆمەڵ لە نەخۆشمانەیە لە نەخۆشخانەکان نەخۆشی درێژخایانیان هەیە توانین لەم ڕۆژەیە بیکەینە ڕۆژێک بۆ هاوکاریکردنی ئەو کەسانە ئەمە تا چەند گرنگە. لە ڕاستیە هاوکاریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەبێتە هۆی تەمەن درێژکردنی ئینسان و لابردنی بەڵاو مصیبەت. پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ فەرمێ ئەسەدەقەت تدفع البلاء وتزيد العمر. صدقە و خێرکردن تەمەن درێژەکە و بەڵاو ناڕەحەتیش لەسەر مرۆڤەکان لا ئەبا بە تایبەتی لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەتمەندی خۆی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە چونکە ئێمە بەڵگەمان هەیە ئەو شەوەی کە پێغەمبەری خوا تیا لەدایک بوو ئەبوو لەهەب کە مامی پێغەمبەر بوو بەڵام هەرگیز بڕوای بە پێغەمبەر نەهێنا خزمەتکارێکی ئافرەتیان هەبوو ناوی ثۆیبە بوو ثۆیبە چوو بۆ لای ئەبوو لەهەب وتی مژدەت لێبێ برایەکەت کوڕی بووە ئەویش وتی مادام براک مژدەی ئەوەت بۆ یانام براکەم کوڕی بووە بڕۆ تۆ ئازاد بە لە کۆیلایەتی ڕزگار بە بەپێی فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ لە شەوانی دووشەممە خوا عەزاب لەسەر ئەبوو لەهەبی مامم لا ئەبا لەبەر ئەوەی خۆشحاڵ بوو بە لەدایکبوونی من جا ئەگەر ئینسان لەبەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هاوکاری فەقیر و هەژارێ بکە و هاوکاری نەخۆشێک بکات دڵنیا بە پاداشتەکەی بەهەشتی بەرینە کە ئومێد دەکەین لەو مانگە پیرۆزە بە ئومێدی ئەوەی کە خوا گەلەکەمان بپارێزێ لە هەموو ناهەمواریەک و تاکەکان بپارێزێ لە هەموو نەخۆشی و ناهەمواریەک و تەمەنیشان درێژ بکات لەسەر خێر درێژە بدەن بە سەدەقەکانیان هەر کەسە و لە ئاستی خۆیەوە یعنی خزمە فەقیرەکەت نەخۆشە خزمەکەت دراوسێ هەژارەکەت هەر کەسە و لە ئاستی خۆیەوە دەست پێ بکە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دڵنیاییەوە خوای پەروەردگار خۆشی و کامەرانی ئەکاتە خەڵاتی ئەو کەسانی کە خێرۆمەندن و کاری خەیرەکەن. زۆر باشە مامۆستا ئەمڕۆ مامۆستایانی بەڕێز لەنێو لە مینبەری مزگەوتەکانەوە ئەبێت پەیامی ئەوان چۆن بێت لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرمان موحەممەد صلی الله عليه وسلم بە شێوەیەکی گشتیە بێ پەیامی زانایانی ئاینی لە مینبەرەکانە پەیامی خودی پێغەمبەر بێ درودی خوای لەسەر بێت کە پێغەمبەری خوا پەیامەکانی هەمووی بۆ خزمەتی مرۆڤایەتی بووە بۆ داهاتوو دەستنیشانکردنی داهاتوویەکی گەشت بووە لە دنیا و لە ئاخیرەتا بۆ مرۆڤەکان ئەبێ زانایانی ئاینی جەخت بکەنەوە لەسەر پەیامی ئاشتی و پەیامی پێکەوە ژیان و ئەو پەیامە پیرۆزانەی کە مرۆڤایەتی پێویستیانە و لە بەرنامەی پێغەمبەری خوادا هەبووە صلی الله عليه وسلم دروستکردنی خۆشەویستی لە نێوان تاکە سەردانکردنی خزم و کەسوکار چونکە بەداخەوە ئێستا پەیوەندی خزمایەتی کاڵ بۆتەوە سەردانی خزمەکان کاڵ بۆتەوە کە ئەسڵەن لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە ئامۆژگاریەکانی ئەوەی ئێمە درێژە بدەینەوە بە توموتۆڵکردنی پەیوەندی خزمایەتی
کە ئەمە گرنگە مامۆستایانی ئاینی لە منبەرەکانەوە لەو مانگە پیرۆزەداوە لە مانگەکانی تریشا ئەو پەیامانە ئاراستەی موسڵمانان بکەن. باش لە نێوەندا ئەکادیمیەکان بە تایبەتی لە ناو زانکۆ و پەیمانگاکانە تا چەند گرنگە مامۆستا کار لەسەر پەیامەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کاری لەسەر بکەن. بەڵێ بەو حکومی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت پێغەمبەری تاک تاکی مرۆڤایەتیە بە جیاوازی اختصاسات و پسپۆڕیەکانەوە گرنگە زانکۆکان فیستیڤاڵێکی تایبەت بۆ پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. یعنی ئەو کەسانەی کە لە اختصاسی جیاوازان توێژینەوە بکەن لەسەر ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. یعنی ئەکرێ کەسێک کە اختصاسی زیراعەیە توێژینەوە لەسەر ئەو فەرمودانەی پێغەمبەر بکە کە تایبەتە بە زیراعە و بوارەکانی تر بۆ نمونە پێغەمبەری خوا پەیامی هەیە لەسەر ژینگە پارێزی. ئەگەر زانکۆکان بە شێوەیەکی ئەکادیمی یادی پێغەمبەر بکەنەوە درودی خوای لەسەر بێت دەنگوەیەکی زۆر باشیە بێ هەم بۆ ئاستی زانستی بەرزبوونەوەی کێرف و ئاستی زانستی زانکۆکان و بۆ ئەوەی کە خەڵکی زیاتر گوێ بگرێت چکە خەڵکی زیاتر گوێ بۆ کەسە ئەکادیمیەکان ئەگرێ گرنگە هەر لەم تەلەڤیزیۆنە شاشە جوانی جەنابتانەوە داواکارم لە جەنابی سەرۆکی زانکۆی سلێمانی و زانکۆکانی تر کە لەسەر ئەو پرسیارەی جەنابە بتوانین فیستیڤاڵێک ساز بکەین بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کە بیسەلمێنینەوە پێغەمبەری ئێمە بە پێی توێژینەوەکان پێغەمبەری ڕەحمەتە پێغەمبەری ئاشتیە پێغەمبەری ژینگە پارێزیە پێغەمبەرێکە کە پەیامی ئەوەی هەبوو مرۆڤ سالار بێ لە ناو کۆمەلگادا کە ئومێ دەکەینەوە جێبەجێ ببێت کارێکی زۆر پیرۆز و هەنگاوێکی گرنگە. بە هیوای دەستەکانی خۆش بێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونەوە.